بەڵێ خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان 16 ڕۆژی پێکەوەژیانی ئاشتیانەیە کە یونسکۆ ئەم ڕۆژەی دیاری کردو. جا ئێمە ئەمڕۆ لە ئەم تۆڕەمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین با بزانین پایە گرنگەکانی پێکەوەژیانی ئاشتیانە بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە، چەندە گرنگە کە تۆ لە ژینگەیەکە ئەژی هێندەی کە حساب بۆ خۆت ئەەکەی بۆ دەوروبەرەکەش بە هەماشەوە ئەو حسابیان بۆ بکەی هەر لە ڕێزگرتنی تەواو هەبێت لە تێڕوانینی کەسەکانی دەوروبەرت لە ئاینی کەسەکانی دەوروبەرت بیر و بۆ چوونیان ئەو حەز و خولیایی کە ئەو هەیەی ڕەنگە لە تەواوی ئەم بابەتانەیە هەمومان وەکو یەک نەبین، جیاوازی هەبێت لە نێوانمانە، بەڵام چەندە گرنگە ڕێزی پێویست لە نێوان کەسەکانە هەبێت بۆ ئەوەی کە خۆی لەخوا ئەم ڕێزە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تۆ بە شێوازێکی ئاشتیانە بەیەکەوە ژیان بکەیت. ئێمە ئەمڕۆ گفتوگۆیەکی تەواو لەسەر ئەم بابەتە ئەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر مەهدی قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ئێستا لەگەڵمان ئامادەن. دکتۆرگیان سڵاو لێ بێتۆم کات دکتۆرگیان با هەر دەستپێک لە دیاریکردنی ڕۆژەکەەوە دەست پێ بکەین کە ڕۆژێکی هاوشێوەی ئەمڕۆدانراوە بۆ ئەم بابەتە گرنگە بە شێوازێکی گشتی ئەو ئامانجەی کە ویستراوە بەو هۆکارە بپێکرێ خۆی لە چیا بینێتەوە. بەڵێ بەنەی خی گەورەی میرەبان سپاس بۆم دەرفەتە سڵاو بۆ بینەرانی عزیز و خۆشەویستمان. بە تاکید نەتەوە یەکگرتوەکان ڕۆڵێکی گەورەی هەیە لە زیندوو ڕاگررتنی کۆمەڵە بەهای کۆمەڵایەتی بەهای ئینسانی کە ساڵانە یادی بکرێتەوە بۆ ئەوەی سەقافەیەکی گشتی ڕۆشنبیرێکی گشتی دروست بکرێ و تەنانەت چالاکی جۆرا جۆری بۆ ئامادە بکرێت لە وەکو بیستیڤال وەکو با بڵێن حتا چالاکی میدیایی خەڵاتکردنی خەڵکانی تایبەتمەند لەو بوارەیە لە پێناوی ئەم بڵاوکردنەوەی ڕۆشنبیرێکی گشتی لە نێوان تاکەکانی کۆمەڵگەیە. ئەو بابەتانی کە گرنگن بۆ نمونە حتا دوێنێ ڕۆژی جیهانی خێزان بوو، مەسەلەن ڕۆژی جیهانی ئێمە ئاشتیمان هەیە بە گشتی ئاشتی نێوان ئاینەکان، مەسەن ڕۆژی مناڵان ڕۆژی کرێکارن. ئەم بابەتانە ئامانج لێی ئەوەیە کاتێککە دیارەکرێ بۆ ئەوەی لەسەر ئاستی جیهانە و دەوڵەتانی کە ئەندامن لە کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتوەکانە بەشداری بکەن و بە ئەرکی دەوڵەتیشە بەو کارە هەستێ، ینی بۆکو با بڵێن جۆرێک لە شتێکی تقریبان ئیلزامی بۆی چالاکی هەبێ و کاری لەسەر بکات. طبعاً ئێمە چەند ڕۆژێکی جیهانیمان ئاشتیمان هەیە بەگشتی کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە تەمەن بەهایەکی زۆر گرنگی کۆمەڵایەتی سیاسی و ئاینیشە. پاشان تەمەن ڕۆژی پێکەوەژیانی نێوان ئاینەکانمان هەیە و ڕۆژی ئاشتیمانەیە کە با بڵێن لە نێوان هەموو تاکەکانی کۆمەڵگایە کە 16ی پێنجی هەموو ساڵەکە. تەمەن لە 2010ەوە ئەم ڕۆژە بڕیاری دەدراوە لە ساڵی 2010 کە بە پێشنیاری وڵاتی جەزایر پێشنیار کرابوونێتەوە یەکگرتوەکان و لەو کاتەوە بڕیار دراوە ڕۆژی کۆڵێ پێکەوە ژیان بەیەکەوە بە ئاشتی لە پێناوی ئەوەی ئاشتی بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا بەرقەرار بێت. جا دکتۆر باسی ئەواکەی جەنابەت ئەوە نەنیە ڕۆژەکە دیاری کراوە لەلایەن یونسکۆوە لە کاتێکا ئێمە بینین مرۆڤی ئەم سەردەما هەتاکو دێ ڕۆشنبیرتر ئەبێت خوێنەوارە بێت لەسەر مافی خۆی لەسەر زانست با بڵێن جیاوازیەکان لە دیوە زانستیەکەیەوە زیاتر زانیاری وەرەگرێت. بۆ هێشتا ئێمە ئەبینین لەم سەردەمەیە بەم هەموو یعنی چاوکراوەیە تۆ کە هەتا بەڵام هێشتا لەسەر بابەتی وەرگرتنی جیاوازیەکان کێشە دروستە بێت. کێشەکە ژوانیە بڵێ بۆ نمونە تایبەت بە توێژە گیان بە کۆمەڵک لە ناوچەکان و وڵاتان بێ. ئێمە لە وڵاتێکی پێشکەوتو وەکو ئەمریکا هێشتا بینیم بابەتی ڕەشوسپی بۆ خەڵکەکە وەرنەگیرەوە بە تەواوەتی. بە تاکید خۆی ئەوە ئەتوانین بڵێن ئەم بابەتە شتێکی شخصیە. یعنی من هەمیشە قسەیەکم کرد حتا جاری تریش لێرەوە ئەم بابەتە وتومە هەموو بابەتێک بە تایبەتی بابەتی ئاشتیە بێ لە خۆتەوە دەست پێ بکەیت، هەتا لەگەڵ خۆتە ئاشتیت نەبێ، هەتا بڕوات بە لە ناخی خۆتە ئاشتی نەچەسپێنی. تەمەەن ئاشتیش کە ئەو پایەکانی هەیە لەوانێ دوایی باسی بکەین.
ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا قبول نەکردنی جیاوازی جیاوازی جێندەری بێ جیاوازی ڕەگەزی بێ جیاوازی ڕنگ و زمان و نێتەوە بێ ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ هەر ئەوەی کە تۆ خۆت پێ باشترە لەوانی ترە ماشتی کۆمەڵاتی تێکەدا کە تۆ پێ دوایە کە تۆ مافی حکومکردن حکومدانت هەیە بەسەر ئەوانی ترایانی ئەوانی ترە بێ وەکو خۆت بن وەکو بۆکو تۆ بیر بکەنەوە بە ڕەنگی تۆ بپۆشن ئەمە جۆرێکە لە سڕینەوەی ئەوانی تر بەتاکیت هەر کاتێکە باز لە سەردەستەی و ژێردەستەی کۆمەڵایەتی بکراشتی کۆمەڵایەتی تێگەچێت چکە تەوازنەکە تێگەچێ کەم تەوازنە تێک چوو لەوانەیە ڕەدفعلێکی بچووک کێشەی گەوری لێ بکەوێتەوە لە نێوان ئەندامانی خێزانە یانی ئەمە بە تایبەتیە بینین حتا لە کۆمەڵگەکانی ئێمە ینی کوشتن لەسەر شتی بەسیت ینی دروستە بێ سەبەبەکەی چییە سەبەبەکەی هەرەوەی کە هیچێک مافە خۆیدا کە پێی وایە لەسەر و یاساوەیە حتا مافی دەسەڵاتی خوا بەخۆیەدا کە ژیانی خەڵک وەربگرێتەوە و دەسەڵاتی یعنی و کۆڵە خوێنگر و خوێنەستێن ئەکا بە خۆی تەمەن بە تایبەتی ئەمە ینی حەزێکی مرۆڤی حەزێکی خراپیشە توان بڵم حەزێکی شەیطانیە کە مرۆڤ پێی وایە خۆی لەوانی تر باشتر بۆ چێڵم حەزێکی شەیطانیە شەیطان هۆکاری ئەوەی کە خی گەورە ڕێزی لە ئینساننا لە بنیادەمنا داوای کرد مەلایکەتەکان و مەخلوقەکان کڕنوشی ڕێزی بۆ بەرن شەیطان ئیبلیس کوڕنوشی بۆ نەبروتی ئەنە خەیڕۆن منه من لەو باشترم بۆیە حەزێکی شەیطانێ کاتێک کە پێت وایە لەو باشتری ڕەنگی تۆ لەوەی ئەو جوانترە نەتەوەی تۆ لەو باڵا دەسترە بە تاکید ئەمە یعنی من ئەبێ هەموو مافێکمە بێ یا بەلانی کەم زۆرینەی مافەکانمە بێ ئەوانی تر چاویان لە دەستی من بێ ژێردەسە بن بە تاکی لەم کاتەیە ئەو کاتە شۆڕشی سربەخۆیی دەست پێەکە سربەخۆیی لەسەر ئاستی تاک دەست پێەکە مثلەن شۆڕشی نەتەوایەتی دەست پێەکە دژی گەلی سەردەستە حتا تەنانەت ئەکرێت حتا کەمینەیەک دژی زۆرینەیەکی ئاینی بەیانەتەوەی بێ بە تەکی دەو کاتاشتی کۆمەڵاتی تێگەچێ زۆر باشە جا ئەم بابەتە بەداخەوە زۆربەی کاتیشە بینین ئەژین تایبەتە بۆ بابەتانەی کە ئێمە لەگەڵ خۆمانە پێوەی لەدایک بووین بۆ نمونە ڕەنگی پێستا بۆ نمونە ئاینەکەی کە ئێمە زۆر بەمان ئاینەکەمان هەرەوەی کە بەڵام لەگەڵ یعنی ئەگەر بۆ نمونە من لە وڵاتێکی تر لە قاڕەیەکی تر لە دایکوێت و لانێ زۆر جیاوازتر بێت مەڵام بەداخەوە ئەیکەم بە هۆکارێک بۆ ئەم شەڕ و ناکۆکیانە پێما بێت تۆ پرسیارە هەبوو سەحر هەر ئەو بابەت درێژراوی ئەو بابەتە بوو لە دەستپێکی ئاماژەم پێ کرد دکتۆر باسلەوە کرد کە پێش ئەوەی کە باس لە بابەتەکە بکەی ئەبێ ئاگاداری پایەکانی ئەو بابەتە بیانی ئەتاوەکو تۆ پایە سەرەکیەکانی پێکۆژیانی ئاشتیانە نەزانی چیە ڕەنگە نەتوانی کە بۆ شێوازە ژیان بکەیت پایەکانی بە شێوازێکی گشتی خۆی لە ئێمە ئەتوانین با بڵێن سێ بابەت بە تێگەیشتنی من سێ بابەتی سەرەکی کاریگەری هەیە ئەبێتە پایە بۆ پێکەوە ژیان یەکەم تێڕوانینە ئاینیەکە دووەم لایەنە یاساییەکە سێم دادپەروەری کۆمەڵایەتی ئەم سێشتا ئەبنە ڕێگەزی سەرەکی کاتی ئەم سێپایە لەوانەیە پایی تری لاوەکی شەبێ ئەم سێپایە چۆن ئێستا ئەم ستۆدیۆیە ئەمە لەسەر چوار پایە وەستاوە ئەم پایانە نەبێت لا سەنگە بێ باشا خوار ئەبێ لەوانەیە بڕوخێ ئاشتی کۆمەڵاتی پێویستی بەم سێپایە یەکەم بابەتی ئاینی ئاین حتا لە کۆمەڵگە زۆر پێشکەوتەکانیشە بەڕێزت ساحرەخان باسی ئەمریکای کرد لە ئەوروپای ئاین ڕۆڵێکی زۆر گەوری هەیە لەسەر چەسپاندنی پێکەوە ژیان و لەسەر کەمکردنەوەی جیاوازیەکان بۆچی چونکە ئاینەکان هەموو ئاینەکان بە تایبەتی سێ ئاینە ئاسمانێک کە تاکی دەکەنەوە لەسەرەوەی کە مرۆڤەکان هەمویان یەک ئەسڵیان هەیە ینی هەمویان لە یەک دایک و باوکن با ڕەنگیشیان جیاواز بێ کەواتە ئاین ئەتوانێت پێمان بڵێ تۆ لەگەڵ مرۆڤێکی سپیپێس و ڕەشپێس فەرقیان نییە هەمویان کوڕ یەک دایک و باوکن و ئەگەر کەسێک چاک بێ فەزڵێکی هەبێ ئەوە بەهۆی ئەوەیە کە ڕێز لەوانی تر بێگرێ بەوەی کە لەخوا بترسێ لەخوا نزیک بێ کەواتە ئاینەکان ئەتوانن لە ڕووی دەرونیەوە مرۆڤەکان ئامادە بکەن وا لێ بکەن کە ئێوە جیاوازیتان نیە ئێوە هەمووتان خوشک و برای یەکترن لە ڕووی ئازادی ئاینیەوە بابەتی کە توانین کە بابەت ئاینەکەیە ئەگەر مرۆڤ بڕای بە ئازادی ئاینی نەبێ ینی بڕای بەوە نەبێ کە خوا ڕێگەی داوە مرۆڤەکان هەر ئاینێکیان هەبێ ئازادن من مسلمانم کەسێکی تر مەسیحێ کەسێکی تر ئێزدیە زەرادشتیە هەر ئاینێکی هەیە خوا ڕێگەی داوە لە قورئانی پیرۆزە بەڵێ
بەڵێ لا ئیکراها فی الدین دەستخۆش چەندین ئاەتی ترمان هەیە فەمەن شاء فلیؤمن ومن شاء فلیکفر چێ دەیەوێت با باوەڕ بێنێ چێ دەیەوێت با کافر بێ خوای گەورە باسی 6 ئاینی کردووە أفرمي إن الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين والمجوس والذين أشركوا أم آينان كشش آينا أفرمي أفرمي إن الله يفصل بينهم يوم القيامة خوا قيامتها جانا كاتو تشيل سر حق وتشيل سر باطلة شو أنا كان يعني خوا برياري داو إشي مني بلام تو نابي فلان آينتها به هر كاتب من تداخلي آيني واني ترمكرت بەتاکید ئاشتی کۆمەڵاتی تێگەشت معنەیەوە نییە من بانگەواز نەکەم بۆ ئاین بەڵام ناتوانم ئاین بسەپێنم بەسەر کەسێکی ترە کاتی ئاینە سەپێنی بەسەر کەسێکی ترە یەکەم دینداریکە هەیە دروست نییە لە لای خۆی چکە خۆی گەورە بە ئازادی ئاینیەوە کەسێ بە ڕەغبەت هەڵی بژێرە ئەمە لایەنە ئاینەکانی زۆرەکە بۆی دەرفەتی تەورەکانی تر بێ بابەتێکی تر مەسەلەی یاسایە لە کۆمەڵگە مۆدێرنەکانە یاسا ڕۆڵێکی گەوری هەیە لە ڕێخستنی پەیوەندەکانی نێوان تاک خێزان گروپەکان یعنی مافی من تاو شوێنەیەکە سنووری من تاو شوێنەیە کە سنووری تۆ دەست پێەکە یعنی سەروەری یاسا بۆ نمونەکە کەسێک بەرامبەر من پێشێلکاریەکە کە من مافیەوەم نییە یا یاسا ڕێگەی لەوە گرتووە کە من خۆم بچم تۆڵە بکەمەوە کە من خۆم بچم ببم بە یاسا تەمەن ئەمە کاریگەریکی زۆر گەوری هەیە لەسەر چەسپاندنی ئاشتی کۆمەڵاتی زۆرێ لەو کێشە خێزانیانەی کە هەنە و کێشانی کە لەسەر مڵک و ماڵ و زەوی زارێکە بە تایبەتی لە وڵاتی ئێمە هەیە بەشێکی ئەوەیە کە هەندێک خەڵک هەیە بڕوای بە سەروەری یاسانیە یا لە دەرەوەی یاسایە مەسەڵەن خەڵکی کوشتووە ژنی کوشتووە مرۆڤی کوشتووە یا ڕای کردووە یا لە یاسا خۆی شاردوتە یا یاسا لاوازە لە شوێنەکان ناتوانێت تەداخولکەم کەسە چەندجار دووبارە بێتەوە خەڵکی ترە کوژێ بەتاکید نەبوونی یاسا سەروەر نەبوونی یاسا بە یەک چاو تەماشانەکردن لەلایەن یاساوە بۆ خەڵک ئەمە جاریش کە ئاشتی کۆمەڵاتی تێگەیە ئەخیر شێت لەم بابەتە مەسەلەی تەوەرەکان مەسەلەی دادپەروەری کۆمەڵایەتیە هەلی یەکسان لە بەردەم تاکەکانی کۆمەلگایە هەلی یەکسان بۆ کار بۆ ژیان بۆ هاوسەرگیری بۆ بنیشتە جێبوون بۆ مڵکێتی تایبەت ئەمانە کات وەکو بە کورتی ئەوەی کە کورداواری ئاڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە و هەگەر هەمومان کاسەکانمان پڕ بێ بەڕاستی خەڵک تەماع ناکاتە ماڵی یەکتر خەڵک تەماع ناکاتە ژیانی ئەویتر بە تاکید ئاشتی کۆمەڵاتی بەرجەستا بێ ئەچەسپێ بۆیە ئەم سێ ڕوکنە دین یاسا دادپەروەری کۆمەڵایەتی ڕۆڵێکی زۆر گەورە ئابینێ لە چەسپاندنی ئاشتی لە نێوان تاکەکانە و بە تاکید کۆمەڵشتی تریشەیە کە ئەکرێت ڕۆڵی هەبێ بەڵام لاوەکیە لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی هەیە لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر فەرقی هەیە لە شوێنێکە پاڵنەری ئاینی لاواز بێ توانێت پاڵنەرە یاساییەکە ببێ بە یەکەم باشە لە شوێنێکی تر لەوانەیە مەسەن دادپەروەری کۆمەڵایەتی بێ بە یەکەم بە گوێرەی وڵاتەکان و دابوونەریتی وڵاتەکان بە تاکید ئەم پایانە شوێنگۆڕکیەکەن لە بینی یەکەم و سێمە بۆ بەپێی ئەوەی کە جەنابەت باسی پایەکانت کرد لا دوای لە لای خۆمان ئەم سێپایەیە تا چەند توانیویانە دەستەواژەی ئاشتی چەسپێرن دروستی بکەن بناغی بۆ بنێن بە تاکید من بابەتەکە گەشتبینی نییە بەڵام ڕۆڵێکی زۆر گەوری هەیە ئاین یاسا و دادپەروەری کۆمەڵایەتی بەڵام هەرسێکی لە ئاستی پێویستانیە ئەتوانم بڵێم ئاین لە کۆمەڵگەی ئێمە ڕۆڵێکی گەوری هەیە بە دەرەجەی یەکەم هەر بەوەی کە بەوەی کە ئەڵێیت تۆ مافت نییە کەسێکی تر بکوژی تەمان بەڕاستیەکە کەسێک ئەوە بزانێ ئەگەر کەس دەستی بچێتە خوێنی کەسێکی تر خی گەورە غەزەبی لێگرێ و نعلەتی لێکە و هەتای خاتە دۆزەخەوە باشە ئەگەری تەنانەت یاساش دەستی پێی نەگا ئەو کەسە ماڵی خۆی وێران کردووە ئەو کەسە تەواو ینی دنیا و قیام تەمەن لە دنیاشە خۆی شارێتەوە چونکە ئەگەر کەسی خاوەن ماف دەستی پێ بگاگەر یاساش سەروە نەبێت تۆڵەی خۆی کاتەوە ئاین ڕۆڵێکی باشی بینیەوە بە دەلالەتی ئەوەی ئێمە کەمترین بەریەکەوتنی ئاینیمان هەیە پێکەوە ژیانمان هەیە لە نێوان ئاینەکانە لاریمی کوردستانە بە شێوەیەکی زۆر باش مەسەلەی سەروەری یاسا ئەتوانین بڵێن لە کوردستانە چەند حاڵەتێکی لێ دەرچێ بەداخەوە ینی ناتوانین من نامێ یعنی دیایە بکەمەوە بەڵام یاسا بتوانین بڵێن بە دەرەجەیەکی تا هەفتا باشە تا لە سەدا هەفتا بۆچی چکە بەڕاستی ئێمە هەر خۆمان لە کەناڵەکانی ئێوە بەڕێستن و بڵاوەکرێتە کە کۆمەڵێک مەسەن خەڵکەیە هەزار داواکراو هەیە مەسەلەن
سەی دەستگیر کراوە ژنی کوشتووە خەڵکی کوشتووە مەسەرەن مڵکی خەڵکی داگیر کردووە دەستی یاسای پێناگا مەسەرەن لێرێ ڕۆشتۆ بۆ دەرەوە لەم شارێ چۆ بۆ شارێکی تر لەم وڵاتێ چۆ بۆ وڵاتێکی تر ئەمە بە تاکید کاریگەری هەیە لەسەر پێکەوە ژیان بەڵام هەر لە یاساکانی هاتووی چۆ بیگرا هەر لە ئەو ڕێخستانەی ئەو یاسا کە تەداخولەکە لە ژیانی تاکەکانی کۆمەلگایە کە بە شێوە ئیجابیەکەی بە تاکید گرنگە بەڵام یاسا ئەبێ زوو بابەتەکان حەسمکە کاتێککە کێشەیەگەیە لە نێوان یەک خێزانە بۆ نمونە و ڕووداوانەی کە کوشتن لەسەر چەند جار دووبارە بۆ لەسەر مڵک لەسەر پارچەی زەوی یەک خێزان تەمەن ئەمە چۆتە بەردەمی یاسا و ئازانم وایە چۆتە بەردەمی یاسا بەڕاستی یاسا پێویستەکە زوو بابەتەکە یەکلایی بکاتەوە بۆچی بۆی نەگاتەم حاڵەتە دووبارە نەبێتەوە حتا سزا ئەو کەسی کە تاوانکارە سزای خۆی وەربگرێ بە زووی حتا جیابوونەوەی حتا کێشەکانی نێوان ژن و مێرد تەمەن جێگەی ڕێزە ئێمە دادوەرەکانی ئێمە بابەتەکە درێژەکەنەوە لەبەرەوەی ژن و مێردەکە مەجالێک بۆ گەڕانەوە هەبێ بەڵام زۆر جار ئەمە کۆڵێ نەتیجەکەی پێچەوانە ئەبێتەوە ئەبێتە چی ئەبێتە هۆی ئەوەی کێشەکان قوڵتر ببنەوە و خەڵکی تر و ببێ بگاتە ڕادەی کوشتن بۆیە یاسا تەمەنی یاسا بەگشتی ڕۆڵی باشی هەیە بەڵام عینەیەک بوو نمونەیەک بۆ نمونەیەکی تر ئەگۆڕێ ئێمە ناتوانین یەکسەر نمونەیە تەعمیم بکەین لە هەندێک شوێنە بەڵێ بە تاکید درێژکردنەوەی بابەتەکە حتا مەسلەی عشاریکردنە و کوردەواری هەیە حتا ئێمە کۆمەڵە مەکتەبی کۆمەڵایەتیمانەیە من ئاگادارم ڕۆڵی زۆر گەورەیان هەیە لە چیە لە حەلکردنی کێشەکانە بەنسبەت دادپەروەری کۆمەڵایەتیەوە بەداخەوە ئەمان توانین بڵین لە ئێمە لە خوارەوەیە لە کۆمەلگەی ئێمە بەهۆی کۆمەڵێ دەرهاویشتەی سیاسی و بە حساری کۆمەڵە حسار هەیە لە وڵاتەیە هی دەرەوە هی عێراقی دەوروبەر لەسەرمان بە تاکید کاسەی هەموو خەڵک پڕ نییە لەبەرەوە ئاشتی کۆمەڵایەتی دادپەروەری کۆمەڵایەتی چینایەتی دروست بووە ئەمە دەتوانین بڵێن جۆرێک لە جۆرەکان ئێستش نەبێ ئەگەر چارەسەر نەکرێت باوەڕکەن لە داهاتووە کاریگەری زۆر خراپترە زۆر باشە دکتۆر چەندە گرنگە سەرەتا ئەم ئاشتی و پێکەوە ژیانە لەنێو خودی خێزانەکانەوە دەست پێ بکە یعنی پایەی خێزانەکە کە دایک و باوکن هەر لە سەرەتاوە دەستپێک وا لەگەڵ مناڵەکانیان هەڵسوکەوت بکەن کە فێری ئەم ئاشتی پێکەوە ژیانیان بکەن بۆ ئەوەی دواتر ئەوانش کە گەورە بوون وەکو تاکێکی کۆمەڵگە هەوڵ بدەن کە لە نێو کۆمەڵگایە بڵاوی بکەنەوەواتە چەندە گرنگە سەرەتا لە خێزانەکەی خۆتەوە دەست پێ بکەیت دواتر باسی کۆمەڵگەکەت بکەیت بە تاکید من سەرەتا ئاماژەم پێدا سپاس بۆ پرسیارەکەت هەموو شتێک ئەبێ لە خۆتەوە دەست پێ بکەیت کاتێکە لە ناخی خۆتە ئێستا من کاتێکە لە ماڵەوە دەرەچم ئارامم هەز بە ئارامیەکەم لە شۆفێریمان ڕەنگەیاتەوە ئەچم بۆ دەوام ڕەنگەیاتەوە بەڕێزیشی تەروای کاتێککە ئارامی لە ماڵەوە ئارامی بەرنامەکە جوان پێشکەشەکەی ئەڕۆیتەوە بە جوانی ئەڕۆیتەوە بە ماڵەوە حتاگە کەسێک ڕەدفعلێکی هەبێ بەرامبەر بە تۆ باکت نییە بە نەرمی وەڵامێ دەیتەوە بە تاکید پەروەردەکردنی خێزانی ئێستا بۆچی ئێمە هەر بە تاکید خەڵکی شەرق زۆر بەمان حسابمان گەرمە باشە یا جاریواڵی کەسێک بۆچی بە شتێکم پێ یەکسەر تووڕە بوو نا لە شوێنێکی تر ئێمە تووڕەکراوین با بڵێن من تووڕەکراوم بەڵام لێرە وەکوڵێ ئەتەقمەوە بە تاکید پەروەردەی خێزانی ڕاهێنانی ئێستا بۆچی خەڵکی ئەوروپی حتا ئەمە بەڕاستی ئەیبینن ئەم خۆڵبارانی کە هەیە هەر ئەمە کاریگەری هەیە لەسەر حساب گەرما کاریگەری هەیە کاکە ژینگە تۆ کەسێکە لە بیابانێک کاژێ بیابانەکە دڵڕقە لەگەڵیا بە تاکید فەرق کاریگەری هەیە ئەمە ژینگەش کاریگەری هەیە لەسەرمان تۆ باری دەرونیت کە هەر شتێ باری دەرونی تۆ تێگەیە بە تاکید ئینسان تووشی کاردانەوەکە خێزان ئەگەر دایک و باوک پەیوەندیان باش بێ لە بینی یەکترا بە دڵنیاییەوە مناڵەکانیان مناڵی ئاشتی خواز دەرەچن ڕێز دەوای ترەکردن دایک و باوکێ بە ڕێزە مناڵەکانیشان بە ڕێزە من باسی گشتیەکەم و ئەو حاڵەتانی کە هەیە خەو خەڵکانی کە تاوانبارن بە گشتی ناڵێم بەڵام بڕۆ بە زۆری وایە لە خێزانیا کێشەی هەبوو گری دەرونی هەبووە ئەو کەسانە گری دەرونیان هەبووە لە مناڵیە چەپێنراون سزادراون مشکیلەی دەرونیان هەیە بۆی کاتێک گەورا بن تۆڵە لە کۆمەلگاکەنەوە بە تاکید خێزان پایەی یەکەمی ئاشتەوایی کۆمەڵایەتیە و خێزان دەتوانێت ئاینداری بچەسپێنێ سەروەری یاسا بچەسپێنێ و دادپەروەری کۆمەڵایەتیش لە مناڵەکانە بچەسپێن و کاتەوەمان بەیەکەوە باش تێژین بە دڵنیادارین دەستەکانە زۆر سپاس بەخێر بێت دکتۆر گیان سەرچاو سپاس بۆ زانیاریەکانت